بەناوی خی گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتاندا دێنەوەلاتان. ئەڵلقەی ئەم جاری بەرنمەکەمان باز لە قەناعەت دەکەین، هەبوونی قەناعەت و دامەزراوی لەسەری یەکێکە لەو بابەتانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا قسەیەکی زۆری لەسرە. بەداخەوە ئەمڕۆ خەڵقی زۆر نیگەرانی لەوە دەرەبڕن کە هیچ کەس قەناعەتی نەماوە بۆی هەیەی، بۆیە پێمان خۆش بوو باز لەو بکەین ئایا قەناعەت چی دەگرێتەوە و سوودی قەناعەت چییە بۆ ژیانی ئینسان، بۆ تاک، بۆ خێزان، بۆ لە پەروەردەیە کاریگەری چییە لەسەر تاک و لە چۆن ئینسان وا بکات کەسێکی بە قەناعەت بێت و دڵدامەزراوە بێت. دیارە قەناعەت بە معنای ڕازیبوون بەوەی کە خی گەورە ئیهێنێتە سەر ڕێگات، یاخود ڕازیبوون بۆ ئەوەی کە هەتا خەفەت نەخواردن لەوەی کە لە دەستی ئیت، یاکرێ بڵێن ئەوەیە کە ئینسان با بڵێن ڕازی بێ چی خی گەورە پێی بەخشیوە و ئەوەی کە هی ئەو نیە لە لای خەڵقیکێ ئەم تەماحی با بڵێن بە تەماع ئەو سەیری نەکاو هەمیشە بڵێ بۆ ئەوە لای من نییە ئەو هەیەی، ئەمە هەمووی قەناعەت وا لە تاگە کات کە ئەم جۆرە هەستەتیایە دروست بێت. دیارە لە ئەم بەرنمەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیامە سووری کە مامۆستا خاوەنی ماستەرە لە شەریعە ئیسلامیە و مامۆسایەکی ئاینێ، پێمان خۆش بۆ ئەویش هەر لە ڕوو ئاینەکەیەوە ئەوما بۆ ڕوونکاتەوە لەگەڵ هاوکارم ئاڤان خان زیاتر ڕوونکردنەوە لەسەر بابەتی قەناعەت و گرنگی بۆ ڕۆژگاری ئەمڕۆ کە ڕۆژگارێکی پڕ لە قەیران و کێشەیە و هەمووان ئەناڵێنن بەدەست دەردی بێ قەناعەتی و بێ ناڕەزایی دەربڕین و ناشکوریکردن بەوەی کە خی گەورە پێی بەخشیون. ئەڤان خان تۆ چیت هەیە لەسەر قەناعەت؟ بەناوی خی گەورە میهرەبان، دیارە قەناعەت وشەی قەناعەت کە بە مانا کوردەکەی واتە ڕازیبوون بەوەی کە هەتە، ئیتر بوونەکە بوونێکی دەوڵەمەندانە بێ یاخود بوونێکی فەقیرانە بێ، کەواتە ئینسان هەر بەشێک کە خی پەروەردگار پێیا بێ ئیتر ئەو بەشە هەروکوتمان دەوڵەمەندانە بێ یاخود فەقیرانە بێ و ئەمە هیچ لە مەوزوعی ئەوە ناگۆڕێ. ئێمە کاتێک کە مەسەلە باز لە قەناعەتەکەین بەس تەنها بیبەستینەوە بەلایەنە مالیەکەیەوە، بۆیە پێویستە قەناعەت ئێمە بەو جۆرە پێناسی بکەین. هەستێکە لە ناخی مرۆڤەکانە چۆن ڕەزامەند بێت بەو شتانەی کە خی پەروەردگار پێیاوە، بەو شێوازەی کە مرۆڤ لەسەری دروست بووە، بەوەی کە هەیەی، بەوەی کە مەسەلە خی پەروەردگار لە ماڵ و منداڵ پێیاوە، بەوەی کە لە سامان و مەسەلە بوونا پێیاوە، یاخود قانع بێ بەوەی کە مەسەلە بەبوون و بەنەبوون، یعنی قانعبوون هەر ئەوە نیە ئینسان ئەگەر فەقیر بێ ڕەزامەند بێ بەو بەشەی کە هەیەی، بە پێچوانەوە کە دەوڵەمەندیش بوو هەر ئەبێ قانع بێ بەو بەشەی کە هەیەی. بەڵام ئێمە جیاوازیەک بکەین لە بینی مەسەلە قەناعەتبوونی دەوڵەمەندێک و لەگەڵ هەژارێکە یاخود کەسێکی بووە لەگەڵ ینی کەسێک کە دار بێ یاخود کەسێک کەنەدار بێ. لێرەدا ئەبێ ئێمە بزانین قەناعەتبوون ئەو هەستەی کە لە دڵا هینە بەنسبەت دەوڵەمەندێکەوە کە کاتێ یاخود بەنسبەت کەسێکە و کە دارە کە خی پەروەردگار پێی بەخشیوە لە هەموو نعمەتەکانی خۆی لە ماڵ و لە سەرۆت و لە سامان و لە کەسابەت و یاخود بڵێن لە زیرەکی و لە سادەیی و یعنی هەر شتێکە ینی ئەوانەی کە زیاتر لە نعمەتەکانی خی پەروەردگار زیاترینی هەیە. بۆ منە زیرەکی بەنسبەت کەسێکە خی پەروەردگار علمێکی پیاوە ئەمەش ئەبێ قانع بێ بەو زیرەکەی، یاخود لە هەمان کاتە بەو کار و کەسابەتی کە خی پەروەردگار لە دەوڵەمەندی و لە باشێکە پێیاوە، یاخود مەسەلە قوتابیەکە بینی لە دەرچوون و لە دەرنەچوونە، یاخود لە ژیانە کەسێک کارێک ئەگرێتە دەست سیرەکەی لە سەرکەوتن و سەرنەکەوتنیە، ئەو کەسەی کە سەرکەوتووە، ئەو کەسەی کە دەرچووە، ئەو کەسەی کە مەسەلە کەسێکی دەوڵەمەندە شێوازی قانعێتیەکەی بریتیە لەو شکرەی کە دەری ئەبڕێ بۆ خی پەروەردگار و هەمیشە ئەو شکرە وای لێ ئەکات کە مەسەلە تووشی حاڵەتی ینی تووشی سیفەتێکی نەکا کە مەسەلە خۆی بە گەورەتر لە خەڵکی بزانێ. کەواتە قانعبوون بەو بەشە باشانەی کە خی پەروەردگار ئەیدا بە مرۆڤەکان، بە مرۆڤە دەوڵەمەندەکان، بە مرۆڤە بووەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی مەسەلە هەمیشە ئەم بوونە وای لێ نەکات خۆی گەورەتر بە خەڵکی پیشان بدە، یا وای لێ نەکات کە مەسەلە کاتێ
کە ڕەبحێکی هەبوو کە مەسەلە بەرهەمێکی هەبوو کە مەسەلە دەستکەوتێکی هەبوو لەو شتانێک کە خوا پێی بەخشیوە سەیرەکەی هین بکات شکر بکە بەڵام لە حاڵەتی زەرەرەکانە سەیرەکەی ناشکوری بکاتوانە کەواتە ئەمە ینی حاڵەتێکە کە پێویستە دەوڵەمەندەکان لە حاڵەتی فەقیریشدا بەڕاستی سەبر یعنی سەبر ئەوە یەکێکە لە زۆر شتە جوانەکان کە پێویستەکات مرۆڤ ئەمە وەکو شتێک لە حاڵەتی فەقیری و نەداری لە حاڵەتی نەبوونیە لە حاڵەتێکە کەسێک سەیرەکەی زیرەکە بەڵام کەسێکی تر سادەیە جاریوە خەفەت ینی ئەو هەموو غەم و شتێک کە ئیخوا بەدەزەوەی کە ئەڵێ فڵان کەس بۆ زیرەکە بۆ من زیرەک نیم فڵان کەس بۆ مەسەلە ماڵ و مناڵی ساڵحیاوە پێ من ئەوەی ناوە پێم بۆمە فڵان کەس خوای گەورە ژنی جوانیاوە پێی من خێزانی جوانی ناوە پێم بۆ مەسەلە خوای پەر هەتا ڕازیبوون بەو شکوڵ شێوەی کە خوای پەروەردگار بە مرۆڤەکانی بەخشیەوە کاتە قەناعەت ئەمە لە حاڵەتێکە کە فەقیرێک تووشی ینی فەقیر هەژاری بۆ مانای ئەگەر ئێمە بەس تەنها لایەنە مالیەکەی نەگرینەوە هەژاری لە عیلمە هەژاری لە مەسەلە بوون و نەبوونە لە هەمان کاتە هەتا مەسەلە کەسی وا هەیە ژیانی پڕێتی لە خەم و گریان و مەسەلە خوای پەروەردگار ئەوەندە ناڕەحەتی کردووە ئەوەندە ئیبتیلایی ئاوە بەسەرشانیە ئەم مرۆڤە ئەبێت ینی دەربڕینی قەناعەت بە چه شێوازێکە بەو شێوازەی کە سەبر و ئارام بگرێت لەسەر ئەوانەی بەسەر یادێ یاخود بە هەموو ئەو شەڕانەی کە لە ڕۆژگاردا یەتە بەردەمی بەرامبەر بەو هەموو ململانەی کە یەتە ڕێگەی ئەمانە هەمووی بەڕاستی پێویستەکە قانع بێ وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من عەجایبم لێیە لە کاری موسڵمان کاتی ئەبینی تووشی خۆشیەکە بێ سەرەکەی شاکیرە و سوپاسی خوای لەسەرەکە بەخێر بۆی تەواویەوە کە کاتێکیش هین ئەبێت تووشی ناڕەحەتیە بێ لەو کاتە سەبر و ئارامەگرێ و خوای پەروەردگار ئەمەشی هەر بەخێر بۆ تەواوکە کەواتە یعنی لەبوون و نەبوونە لە ئیبتیلا و ناڕەحەتی و ئیمتیحاناتی خوای پەروەردگارە ئەمانە هەمووی پێویستەکە کە دەروونێکت بۆ مرۆڤەکان دەروونێک لە ناخی خۆیان نادروستکەن کە ئەو دەروونە بریتی بێ لە دەروونێکی قانع بەو بەشانەی کە خوای پەروەردگار پێبەخشیوە بەڵێ مامۆستا ئەگەر طبعا دەستان خۆش بێ بۆ بەرنامەکە خوای پەروەردگار پاداشتان بات و مەسئلەی قەناعەت کە لە کوردیا پێوترێ ڕازی بوون بۆ بەشەی کە خوای پەروەردگار داوێتی بە ئینسان جا لە لاشەیدا بێت لە ماڵ و سەرۆت و سامانیدا بێت لە هەرچیەکدا بە ئینسان قەناعەتی پێ بێت طبعا قەناعەت کە لە زبانی عەرەبیدا زیاتر لە ناو ئێمە باوە پێڵێن قەناعەت واتە ڕازی بوون قەناعەت زانایانی ئیسلام ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ ئەفەرموون هو الاستغناء بالموجود وترك المفقود يعني ئینسان ڕازی بێ بەوەی کە هەیە واز لەوە بێنێ کە نییە یاخود هەندێک لە زانایان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ ئەفەرموون أن يكتفي المرء بما لا يملك ويترك فيما لا يملك بما يملك ويترك فيما لا يملك يعني مثلا من خوای پەروەردگار جل جلاله چی پێداوم اکتیفا بەوە بکەم چی پێ نەداوم واز لەوە بێنم ئەمە قەناعەتە کە دیارە لە قورئاندا هەر باسی قەناعەت هاتووە و لە فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم باسی قەناعەت هاتووە بەعام کە باسی قەناعەتە خوێنینەوە ئەتوانین بڵێن هو الرضا بما قسمه الله لك يعني ڕازی بوون بۆی کە خوا بۆش کردووی نحن قسمنا بينهم معيشتهم ئێمە ژیانمە لە نێواندا بەش کردووە جا ئەم قەناعەتە طبعا ئیسلام بۆ گرنگی پێداوە يعني ئیسلام بۆ ئەوەندە باسی قەناعەتی کردووە طبعا وزانایانی ئیسلام ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ زۆر باسییان کردو زانایان کتێبێکی نووسەوە لەسەر قەناعەت يعني ئەوەندە گرنگە بۆچی چونکە ئێمە قەناعەت زۆر بە زەڕورەزانین بۆ ژیانی ئینسان بۆ ژیانی مرۆڤ قەناعەت لەوەی کە من ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەمە ئەگەر کەمم بێت تەماح نەکەمە ماڵی تۆ من ئەو دوکانەی کە هەمە ئەگەر بچووک بێت تەماح نەکەمە دوکانەکەی تۆ ئەو سیارەی کە هەمە ئەگەر قەناعەتم بێ چاو لە خەڵکی ناکەم چاو لە ماڵ و سامانی خەڵکی ناکەم يعني بەردەوام چاوم لە خەڵکینی ئەو کەسێک کە قەناعەتی نییە بەردەوام برسیە يعني خەڵکێک کە قەناعەتی نییە بەردەوام برسێ بۆ چونکە چاوی لە خەڵکە چاوی لە زیاترە بەڵام کە فەقیرێک قەناعەتیە بێ فەقیری قەناعەتیە بێتەوە ئیدی ئەم ئینسانێکی دەوڵەمەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەیەکی فەرموو دەوڵەمەنی دڵە يعني دەوڵەمەنی کە کاتێک ئینسان پێڵێ دەوڵەمەنی دڵە لە ئیسلامدا باسیەکە بۆچی ئینسان ئەگەر دڵی دەوڵەمەند نەبێ
حەچی سەرۆت و سامانی دنیای بێ هەڵپاکە بۆ زیاتر ئیتەنەوەکو فەقیرەکە وایە فەقیرەکە هیچی نێ ئەوێ شتێکی دەستکەوێت بەڵام دەوڵەمەندەکە هیچیشی هەیە زۆریشی هەیە هەر هەوڵەدا هیتری دەستکەوێت هەر هەوڵەدا ماڵ و سەرۆت و سامانی خەڵک زەوتکە ئەمە لە ڕووی ماڵ و سەرۆت و سامانەوە چەنە قەناعەت پەیوەندی بە پارەوە نییە قەناعەت پەیوەندی بە ماڵەوە نییە بەوەی کە ئینسانێک خانوویەکی هەبێ یان دوو خانوویە بیان سێ خان مرجنی قەناعەت جاری وایە پەیوەندی بە لاشەی ئینسانی خۆیەوەیە ئینسانی وایە قەناعەت نییە قەناعەتی بەو لاشەنێک کە خوای تەعالا پێی داوە یعنی خوای پەروەردگار چاوێکی جوانی پێداوە ئەم چاوە جوانی پێداوە قەناعەتی بەوە نییە کە خوای تەعالا بۆی داناوە ئەچ عەدەسەیەکی تێکە جارێ سەوزێکات جارێ ڕەشێکە جارێ زەردێکە قەناعەتی بەو بەشە نییە کە خوای تەعالا پێی داوە خوای پەروەردگار برۆیەکی جوانی پێداوە دێ برۆکەیە تاشێت برۆیەکی تاتۆی لێدانێ ئەمە نەبوونی قەناعەتە بەو بەشێکی خوای پەروەردگار پێیداوێت بەڕاستی یعنی لە شتەکانی تری ئینسانیشە مەرج نییە هەر مەسەلەن ماڵ و سەرۆت و سامان بێ جاری وا ئینسانێک زۆر بێ قەناعەتە بەوەی کە خوای پەروەردگار جەلە جەلالە و خێزانێکی پێداوە یعنی بەردەوام تەماحی لە ئافرەتی ترایە ینی چاوی تێر نابێ ئینسانە لەگەڵەوەش ئینسان چاوی بە حیاتی تێر نابێت لە ئافرەتە ئیمامی عەلەیە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ ئافرەتی هەموو دنیای یەک پیاو بە یەک دانە نەبێت تەماحی لەو دانەشایە ئینسان ئەگەر قەناعەتی نەبوو ڕازی نەبێ بە بەشی خوای پەروەردگار هەموو دنیای بیتێ هێشتا چاوی لە هیترە بۆیە بەڕاستی قەناعەت بوون بۆی کە خوای تەعالا پێی داوین یعنی تۆ تەسەوور کە خەڵکی ئەمڕۆ زۆر بێ قەناعەتە بۆی مشکل لە ماڵەکانە زۆرە یعنی جاری وایە خەڵکی بێقەناعەتە لەوەی کە خوای تەعالا لە لاشەیە پێیدا وەکو ئەرزمکردن لە چاوێ لە برۆیە لە لووتیا مەسەلەن تەنانەت لە نینۆکەکانیە ئیلا ئەم نینۆکەی خوای تەعالا پێیداوە بێ نینۆکی تری پێوەکە چەند سامپینێ بێ قەناعەتی بۆ نینۆکە نێ خوای تەعالا پێیداوە قەناعەتی بۆ نێکە خوای تەعالا لە لاشەیە پێیداوە ئەم ئینسانە بەردەوام ئیدەن هەوڵەدا بۆ شتێک بەدەستی بێنێ جاری وایە بۆ بەدەستێنانی شتەکە تووشی کێشا بێ تووشی مشکیلا بێ تووشی حرامە بێت جاری وایە پیاوێک بۆ ئەوەی کە بەردەوام سیارێکی جوانتری هەبێ قەناعەتی نییە بە سیارێکی بەو سیارێکی هایەتی تەماحی لە سیارێکی ترایە بۆ ئەو سیارە بەدەستبێنێت تووشی حرامە بێت تووشی ئەوە بێ کە مەسەلەن خەڵک بخەڵەتێنێ یان خودت مەسەلەن خوشکێکی بەڕێزە لە ماڵەوە بۆ نمونە قەناعەتی بەوە نییە کە ئەم مێردە ئەمەی هەیە لە ماڵەوە لەواچێت لەسەر پەیداکردنی کەوانتەرێ بۆ ماڵەکە کێشەیەک لەگەڵ مێردەکە دروستکە لەگەڵ مناڵەکانە دروستکە ئەمە وردە سەر کێشە بۆ مشکیلە لەناو کۆمەلگادا کە ئەمڕۆژ معلومی جەنابتانە کێشەکان زۆر بۆ بەڕاستی بەهۆی نەبوونی قەناعەت و کێشەکان زۆر لە قورئانە فەرمێ لا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن لم آتا من أو زيادة يعني باز دواكا كافرمي تمناي أو ما كان أو هي تبدي مثلا أفرت بياوي جينا تبيشوا بياو أفرتتي بيتاوي يعني أفرتك بلا بومن يعني زيادة أو آتا أو اللي خليته يعني شتي كشي أم يحسدون الناس على ما آتاهم يعني إنسان قناعتي نبو حسودي برامبر خلقه با حسودي لعلمه حسودي لجواني ده حسودي لسيارة ده حسودي لخانو ده بويا براستي إنسان كرازي بو بشري خوي پروردگار پیداوه ئینسانێکی ئاسوودا بێ لە ژیاندا ئینسانێکی خۆشگوزەرانە بێت دووشتی جیاواز لێرە حەزەکەین باسکەین لە ڕووی دینیشانە بەشێکی یعنی ئەوەی کە تەماعی هەیە و بە شێوەیەکی حرام هەوڵی بووە و بەشێکی کەش ئینسان ڕازی بوون بە قەناعەت بوون و ڕازی بوون ئایا ئەوە ئەگرێتەوە کە ئیترم کەسە هەوڵ نەدات طبعا شتێکی جیاواز مەسئلەی هەوڵدان بۆ بەدەستێنانی دنیا و ئەرکێکی شەرعیە ئێمە ئینسانێک لە دنیادا طموحی هەیە طموحي هي مثلا ببيت خاون خانويك طموحي هي مثلا كارجيك دروز بكات طموحي هي بروانامي كبر اما جيايا اما بابتك الاسلام دا اما بشجيري كراوه الاسلام دا دسخوشي لو انسان كراوه نك انسان بلا والله كاكو درجه او نمركت بو بنجايا كردي والله من قناعه ما هي ئەمایان هەڵەیە قەناعەت ئەبێ لە شوێنی خۆیدا ئێمە بەکاری بێنین بەڕاستی نەک بۆ شتی خراپ بس مامۆستا یعنی لێرەدا ئەو هینەش حاڵەتەوە یعنی خوای پەروەردگار داوای شتێکی نەکردو کە ئینسان هەتا لە ژیانە هەر عەبدی فەقیری بێ هەمیشە هەر بەدەر بناڵێنە بەڵکو خوای پەروەردگار یعنی ئەو مەسەلە لە بینی کەلیمەی طماح ولقل طموحة يعني فرق جوازيكي هي أو طموحة بمعنى مروفا كان هميشه إقدام يعني هبي برو بيشو برون يعني أما لواكا وهروكو بس مانكر وتمان بونو نبونك تاقي كرنو ابتلاي خواه پروردگاره كواتا كسيك أقر دولة من بي
یعنی هەوڵی زیاتریش با بەڵام ئەم زیاتر هەوڵانەی بۆ ئەوە بێ زیاتر خەڵکی بخاتە سەرکار مەسەلا ئەم هەوڵانەی زیاتر بۆ ئەوە بێ کە مەسەلا خەڵکی سوودمەند بن لەو هینانە ئەمانە بەڕاستی بوونەکەی ئەبێتە ئەو ئیقدامە ئەو طموحەی کە هەیەی زیاتر بەخێر بووی تەواو بێ وەک لەوەی کە دانیشە ئینسان بەس تەنها بەو بەشەوە بەڵکو ژیان بەوە ئەڕواتە پێشەوە کە ئینسان بەڕاستی طموحی هەبێ نەک تەماحی هەبێ تەما هەروکو بەڕێستان باسان کرد جاری وا هەیە مەسەلا ئەو حاڵەتەیە کە مرۆڤ هەمیشە منافەسەی ژیانی خۆی بکە لەگەڵ ژیانی خەڵکیدا منافەسەی حاڵی خۆی بکە لەگەڵ حاڵی خەڵکی تردا بۆ نمونە لە ڕووی داراییەوە سەیرەکەی نیەتی ئەڵێ بێ منیش وەکو ئەو بم لە ڕووی جەمالەوە نیەتی ئەڵێ من هەموو محاولەیە کە گرێتە بەر بەس بۆ ئەوەی مەسەلا لوتێکی باریکی هەبێت تەجمیلەکە مەسەلا چاوێکی بەدوەکو جەنابەت باست کرد چاوێکی شینی هەبێ عنی ئەمانە وای لێ کات بەرەو حرام ئەیبا بۆیە بەڕاستی لەم حاڵەتە منافەسەکردن یاخود خۆشوبهاندن کە ئێمە بڵێن ئەو شتەی کە بەرامبەر هەیەی ئەبێ منیش بمبێ بەڕاستی ئەمە واد لێکە ڕێگەت پێ ئەگرێتە بەربەرە و مەسەلە ژیانێکی تاڵ و بە پێچەوات نەوە هەر کاتێک یعنی مرۆڤ دوور کەوتەوە لەم منافەسانە ئەو کاتە خوای پەروەردگار یەکێ لەو شتانەی کە بە خێزانەکانی ئەیە بە ئینسانەکانی ئەیە بریتە لەوەی کە مرۆڤ مەسەلە بەختەوەری ناو خێزانی پێەیە بەختەوەری ناخی مرۆڤەکان خوای پەروەردگار پێ ئەبەخشێ بۆ چونکە قەناعەت حاڵەتێکە چۆنەڵێ ئارامی ئەبەخشێ بە دڵ و دەروون بۆ چونکە مەسەلە مرۆڤ دوور ئەکەوتەوە لە کۆمەڵێک نەخۆشی هەروکو چۆن ئەوترێ وتراوە مەسەلە قەناعەت شفای بۆ زۆر لە دەردە دەرونیەکان وەکو چی وەکو حەسوودی چونکە ئەگەر مرۆڤ کاتێکە بێت و مەسەلا خۆی پاک بکاتەوە قەناعەتی هەبێ بۆ بەشە حەسوودی نابە بەوەی کە بەرامبەرەکەی هەیەی کە ئەمە ئەبێتەمایی سووتاندنی هەموو کردەوە چاکەکانی یاخود دوور ئەکەوێتەوە لە غەیبەت دوور ئەکەوێتەوە لە ملشکاندن دوور ئەکەوێتەوە لە چاڵ هەڵکەندن دوور ئەکەوێتەوە لە غەش بەڵێ لە خواردنی حرام دوور ئەکەوێتەوە لەوەی کە بەرامبەر هەڵخەڵەتێنێ يعني هەڵخەڵاندنی خەڵکی لە معاملەکردنیە لە تەعاملکردنیە لە هەر شتێکە کە ئیکە یعنی ئەم ڕێگە زۆر خراپانە ئەگرێتە بەر کاتێکە مرۆڤ ئەگەر مەسەلە تەماحی هەبوو لە دنیاە وای لێ کە بەرەو شتێکی خراپی ئەبە بەڵێ ئەگەر بین باسی سوودەکانی دیارە سوودەکانی قەناعەت بوون هەم بۆ تاک هەم بۆ خێزان هەم لە ڕووی پەروەردەییەوە بکەین دیارە کۆمەڵە سوود بەپێی فرمودەکانی زیاتر ئاماژەی پێیا کە کۆمەڵە سوودی زۆر هەیە لەوەی ئینسان قەناعەتی هەبێت یەکەم سوودی ئەوەی ئینسان نیشانەی ئیمانەتیە یعنی ئەو کەسەی کە با بڵێن هەست بە قەناعەت دەکات دائیمەن ئیمانێکی دامەزراوی هەیە ئەزانێ خوای پەروەردگار چۆن لە دنیای دروستی کردووە بەم هەیکە لە دوێم شقڵە دروستی کردووە و ئەم ڕزقی بۆ بڕیوەتەوە هەوڵی خۆی ئەیە بەڵام ناشکوری ناکات نەڕازایی دەرنابڕێمیشە ناڵێ بۆ من وام بۆ ئەوەم نییە ئەمە بەشێکی کە یعنی یەکێکە لەو سوودە گەورانەی کە جۆرە لە ئیمانی دامەزراو بەتاگەیە خاڵێکی کە لە فەرمودەشە ئاماژەی پێەکە باسی سوپاسگوزاریەکات وەکو جەنابیشت باس کرد کە دەوڵەمەند بوو سوپاس لەسەر نیعمەتەکانی خوای پەروەردگارەکات لە ناڕەحەتیشە هەر خەریکی سوپاسکردن و سەبرگرتنە ناڕەزایی دەرنابڕێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە ئاماژەی پێە کە فەرمێ كن قانعا تكن أعبد الناس وزام أبو هريرة أفرمي بيغمر خواه أفرمي تو كسيكي بقناعة كسيكي ورعبة كن ورعا تكن أعبد الناس أجر كسيكي زور هرب خل خراب لابه أفرمي باشترين عبادتي كردوا وإن كن قانعا تكن أشكر الناس أجر قناعتي شهبة سباس جزارتين كسي سر أرزبي كواتا قبوني قناعة ولا زور سباس دائما زماني بذكر الحمد لله أو بيت كالأخوة داوای سپاسی خوای گەورە بکات لەوەی کە پێی بەخشیوە ئەو کەسانە کەس خاوەنی باشترین نیعمەتیشن ئەگەر قەناعەتیان نەبێت لە دڵیانە سەیرەکی دائیمەن سوودی نییە خەریکی ئەوەیە کە ناشکوری دەربڕە بڵە بۆ ئەوم نییە بۆ ئەوم دەست نەکەوت بارەکە الله بێک ئەوەی کە گرنگە ئەوەی بەڕێزانشکە جوان لێمانە ئەمان بینن بە هەڵە حاڵی نەبن کە بات کاتێک باسی قەناعەتەکەین قەناعەت ئیکتیفاکردن نییە بە حەڵاڵ قەناعەت ئیکتیفاکردن نییە بە حەڵاڵ قەناعەت دەست نەبردنە بۆ حرام قەناعەت دیارە ئێمە ئێستا ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکەی ئینشەڵا دێنەوە لاتان بۆ تەواوکردنی بەرنامەکە سڵاوتان لێبێ بینەران دێنەوە لاتان بۆ تەواوکردنی بابەتەکەمان دیارە کۆمەڵشتمان باس کرد لەسەر قەناعەت چووینە سەر سوودەکانی قەناعەت مامۆستا بەلای تۆ
طبعا قناعات ئەوەی کە باسمان کرد لە پێشناو بڕەکەتەواومان نەکرد بۆی خەڵکی بەهاڵە لە قەناعەت حاڵی نەبێ وا بزانێ قەناعەت ئیتر هەوڵ نەدانە بۆ ئەوەی کە ژیانێکی خۆش بەدەست بێنێ. قەناعەت زانایانی ئیسلام لە یەکێک لە پێناسەکەیان فەرموویانە هو الاستغناء بالحلال الطيب عن الحرام الخبيث. يعني إنسان أو حلالي كخواي تعالى بوي داناوە استغنای لێ بکە واتە بۆ حەڵال هەوڵدات کەسابەت بکات توجارەت بکات دوکانێکی تریشی بە مادام حەڵاڵە کێشە نییە مە کەسابەتە بەڵام پەلاماری حرام نەدات کاتێک کە شتێک گەشتە حرام و کاتە ئیسلام ڕێگەی لێگردووە. بۆیە بەڕاستی قەناعەت ئەوە نییە کە ئینسانێکیش لە ماڵا دانیشە بڵێ وەڵای من ناخوێنم و من زانکۆ ناخوێنم و من کاسبی ناکەم خو خواردنی ئەمڕۆم هەیە و خەجێکە هی بەیان ئەمە قەناعەت نییە ئەمە تەنبەڵیە وەکو لە ئیسلامیشدا تەوەکول و تەواکول هەیە مەسەلەن یعنی ئینسانی بڵێ وەڵام من ناچم کاسبی ناکەم خۆی تەعالا من ئەژێنێ ئەوە تەوەکولە نە ئەوە تەواکولە ئینسان بەدوای کەسابەتە نەگراوە. بۆیە ئەم قەناعەتە گرنگی قەناعەتمان لە سوودەکانە زیاتر بۆ دەرەکەوێت. یعنی تۆ تەسەور کە یەکێک لە سوودەکانی قەناعەت ئەوەیە کە ئینسان کە خاوەن قەناعەت بوو ئینسانێکی سەرفرازە ئینسان کە يعني إنسانێکی سەرفرازە ئینسانێکە بەردەوام مرتاحە بۆ ژیانێکی خۆی تایەتی مرتاحە ئەگەر فەقیر بێ مرتاحە ئەگەر دەوڵەمەند بێ مرتاحە ئەگەر مەسەلەن ئەندامێک لە ئەندامەکانی لە ئیش کەوت بێ مرتاحە مەسەلەن ئەگەر باڵای بەرز بێ مرتاحە ئەگەر باڵای کوڵ بێ مرتاحە ئەگەر ئەسمەر بێ مرتاحە ئەگەر ڕەش بێ مرتاحە ئەگەر هەر چۆنێک بێ مرتاحە بۆ قەناعەتی بۆ بەشەیەکە خۆی فعال نەبووەتیایە یعنی خۆی بەدەستی نێنا خوای تەعالا پێیداوە يعني ئەوە نییە خۆی بەدەستیە نابێ مەسئلەی لاشە ئینسان بۆیە باسی ئەومان کرد کە ئەم ئینسانێکی بەردەوام ئینسانێکی سەرکەوتووە لە ژیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لە فەرموودەیەکدا قد أفلح من أسلم ورزق كفافا وقنعه الله بما آتاه. يعني ئینسانێکە ئەم ئینسانە بەردەوام لە ژیانی خۆیدا لەو بەشێکی خوای پەروەردگار پێی داوە ڕازیە ئینسانێکی سەرکەوتووە قد أفلح يعني ئینسانێکی سەرکەوتووە لە ژیانیدا سەرکەوتووە بۆ سەرکەوتووە چونکە ئەمە یەکێکە لە سوودەکانی قەناعەت يعني ئینسان کە قەناعەت هەبێ بەردەوام سەرکەوتووە لە ژیاندا. یەکێکی تر لە سوودەکان ئەوەیە کە ئەم ئینسانە کە ئینسانێکی ڕازیە بە بەشی خوای پەروەردگار کە پێی داوە ئەم ئینسانە ئیمان و باوەڕێک لە دڵیدا چەسپاوە يعني ئینسانێکە تەمەن ئینسانێک کە قانع بێ ئینسانێکی بڕوادارە بە معنای کەلیمە يعني ڕازی بووە بۆ بەشێکی خوا چونکە ئینسان ئەگەر ئیمانەکەی تەواو بوو باوەڕەکەی تەواو بوو بە خوای پەروەردگار بە فەقیریش قەناعەتەکە بە دەوڵەمەندیش قەناعەتەکە بە لەشساغی قەناعەتەکات بە نەخۆشیش قەناعەتەکات يعني هەر چۆنێک بێ لاشە و جسمی هەر قەناعەتەکات. بۆیە سوودێکی تر لە سوودەکانی قەناعەت ئینسانێک کە ڕازی بێ بە بەشی خوش خۆشەوە خەڵکیش خۆشیوێت يعني ئینسانێکی خۆشەویستە ئینسانی قەناعەتی نەبوو وەک ئینسانی سوالکەری دێت ئینسانی سوالکەر لە هەر دەرگایەکەدا خاوەن ڕقی لێتی با شتێکشی باتی يعني ئەو بەو مانایی کە مەسەلە قەناعەت عیزەت بە ئینسانە بەخشێ بەڵام پێچەوانەکەی کە قەناعەتی نەبوو مرۆڤ تووشی زەلیلیەکە وای لێکە هەمیشە ڕێگەیەک بگرێتە بەرچاو خۆی بەکەمتر بزانێ لەوەی بۆن منە لە بەرامبەر بە دەوڵەمەندێکە ئەوە تەنەزولی بۆکە ئەوە نەفسی خۆیش بەس تەنها بۆ اکتسابکردنی ماڵێک. بارك الله حديثا العز في القناعة والذل في الطمع يعني إنسان بردوام شاوي لا دس خلقي به بوي إنسان أجر قناعتي يا بابا بشي خواي پروردگار دعوتي إنسانك خلقي شوشي يعني إنسانك تصور كان بردوام دعوابك أم إنسانك ذليل للدنيا ده هرب يعني معناه كجنابي شباسكر يعني لنا خلقيشها مثلا كسك يعني ماهيته قرسایی لەناو مەسەلە کۆمەڵگا و لەناو مرۆڤەکانە کەمە بێتەوە کە کاتی هەمیشە هەر داوای کرد لە خەڵکی وای جاری وایە یعنی ئەگەر پێویستی ژیانیش هەبێ خەڵک لای لێ ناکاتەوە یعنی ئەوە خۆی بە زەلیلی پیشانەیە کەواتە مامۆستا ئەگەر بێت و مەسەلە قەناعەت یعنی حاڵەتێکە ئینسان پێی دەوڵەمەند دەبێ چونکە یەکێک لەو سوودانەی کە قەناعەت پێتە بەخشێ هەمیشە خۆ بە کەسێکی دەوڵەمەند دەزانی هەرگوو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قەناعەت یعنی دەوڵەمەندی ئەوە نییە کە لە ماڵ و لە دەستا بێت بەڵکو دەوڵەمەندی ئەوەیە کە لە دڵا بێ زۆر دەوڵەمەندمان بینیوە کە ئەبینین سەیرەکەی چەند هەیەی بەڵام هەر خۆی بەکەمەزانێ بۆ
چونکە ئەمە یەکێکە لەو سیفەتانی کە هەمیشە نەچۆ شوێن ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەوێت کە ئەفەرمێ انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظروا إلى من هو فوقكم. يعني هەمیشە نەیڕوانیوەتە لە خۆی بەرەو خوارتر مەسەلە بۆ نمونە کەسێ لە خۆی زیرەکی کەمتر بێ، کەسێ لە خۆی مەسەلە نەبووتر بێ، کەسێک لە خۆی منصب و جاه و بڵێن نەسەب و هینی لە خۆی کەمتر بێ. یعنی هەمیشە مرۆڤ کە ڕوانی بۆ سەر و خۆی لە ژیانە ئیسراحەت ناکە، لە ژیانێ یعنی خوای پەروەردگار چەنی پێبا چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای پەروەردگار ئەگەر بەندەکانی بانکا و یعنی دوو وادی لە ماڵ پێبا، دوو دۆڵی لە دوو شیوی لە ماڵ پێبا بەڵام داوای سێ هەمیشەکە. کەواتە ئەتە ئاماژە بەوە داڵە هیچ شتێک نییە کە چاوی مرۆڤەکان تێرکە مەگەر خاک و خۆڵ مەسەلە ئەم ئینسانە تێر بکە. بەڵێ ئەڤەن خان لە قسەیەکی یەکێ لە زانەکانە پێم وایە کە ئەفەرمێ من رام عيشا هنيئا فلينظر لمن فوقه علما وأدبا ولمن تحته مالا. ئەگەر یەکێ ژیانێکی ئاسوودەی هەبێت با بۆ سەر و خۆی بۆ علم و زانست و ئەوانە سەیری سەروی خۆی کانی دایمە هەڵپەی هەبێت زۆرتر فێر بێ، بەڵام لە سەرەت و سامانە نەفسێکی دامەزراوی هەبێت بۆ معنای یعنی هەمیشە بە دوای پارانە بێت لە علم و زانست تا چەنە هەوڵ بات ئەدەب بڵێن ڕێز و علم و زانست و ئەمانە چەنە سەیری سەر و خۆی بکات بۆ معنای هەوڵ با وابێت خاوەن علم بێ، خاوەن ئەدەب و احترامێکی باش بێ، بەڵام لە پارە و سەرەت و سامانە ئینسان زەلیلە بێ بە دوارکەوتنی. هەر ڕێگری نەکراوە خات و قەدەم، یعنی ڕێگری نەکراوە کە مرۆڤ هەوڵ بدا هەروەکو مامۆستا ئاماژی پێدا بۆ ئەو شتانەی کە خوای پەروەردگار حەڵالی کردو. لە علمیشە ئینسان مرۆڤەکان هەوڵ بدا، بەڵام یەک حاڵەت هەیە ئێمە خوای پەروەردگار یعنی ئەم ژیانەی بۆ مەسەلە بەرز و نزم دروست کردووە، ئەم سەرۆت و سامانەی لە دنیادا کە تەوزیعات و ئەو تەقسیماتی کە خوای پەروەردگاری کردوێتی یعنی هەمیشە ئەوە نییە کە مەسەلە فڵان کەسی خۆش بێ و ڕقی لە فڵان کەس بێ، بەڵکو ئەم حاڵەتە بەرزی و نزمیە، ئەم حاڵەتە بوون و نەبوونیە خوای پەروەردگار بۆ زیاتر ئاوەدانکردنەوەی سەرزەوی کردوێتی، بۆ ئەوە کردوێتی کە مرۆڤەکان بتوانن ئاڵوگۆڕی مەنفەع و بەرژەوەندی و مەساڵحی خۆیان بکەن. یعنی ئەمە بۆ ئەوە نییە کە مرۆڤ مەسەلە خوای پەروەردگار چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ گەورەترین جەزا لەوەیە کە گەورەترین ئیبتیلا و تاقیکردنەوە ناڕەحەتی زۆر بەڵێ لەبەرەوە کەواتە وەخوای پەروەردگار ڕقی لە عەبدێکیش نییە کە بە دەڵێ لێ بگرێتەوە، بەڵکو هەموو وەکو باسمان کرد هەم بوون هەم نەبوون لە هەموو شتەکانی ژیانە هەمووی تاقیکردنەوەی خوایە، هەمووی ئیمتیحانی خوایە. بۆیە ئەگەر مرۆڤ کاتێ کە سەیری کرد ئەم شتانی کە لە ژیانە یەتە ڕێگەی ئاوا سەیری کا کە ئەمە ئیمتیحانێکی خوای پەروەردگارە هەمیشە سەغڵەتی ڕووی تێ ناکە، هەمیشە وای لێ نایە کە بەزەیی بە خۆیان بێتەوە، هەمیشە وای لێ نایە ئەمە بەشی خوای و خوای پەروەردگار پێیاوە. بۆیە بەڵام ئەگەر مرۆڤێکیش نەگەشتە ئەو شتانە خۆ هەوڵەکە لەسەر ئینسانە، بەڵام جاری وایە کەسێکە هەر کەسابەتەکە هەر بەدەستیەوەە هەر بەدەستێن، بەڵکو ئەمە تو وای لێ نەکات تووشی نەدامەتی بکە ئەنجا لەو مەرحەلەیە ینی قەناعەت بۆ بەشە کە ئەمە خوا تاقیکردنەوەیەکە ناردوێتی بۆی لەم بوون و نەبوونەیدایە. جوانە بارەکەڵا جایەکێکی تر لە سوودەکانی قەناعەت لەسەر ئاستی کۆمەڵگا نەک لەسەر ئاستی تاک ئەوەیە لە هەر کۆمەڵگایەکدا خەڵکەکەی ڕازی بن بە بەشی خوای پەروەردگار فەقیر کەمە بێ لە کۆمەڵگایەدا. یعنی ئەگەر دەوڵەمەنێک ڕازی بێ بەوەی کە خوای پەروەردگار دەفتەرێکی پێداوە ئاسایی بێ بەلایەوە وەکوای 50 گەڵای پێدا بێ وەکوی 50 دەفتەری پێدا بێن ڕازی بێ بۆ بەشە بەردەوام هەوڵەدا ئەم ئینسانە ئەو کەسێک کە لە دەوروبەرێتی فەقیر و هەژارن وای لێ بکات کە چاوێن لە دەستی خەڵک نەبێ خۆی یارمەتیان بدە. یعنی قەناعەت بوون لای کەسانێک کە خوای تەعالا پێی داون لە ڕووی سەرۆت و سامانەوە وان لە کۆمەلگاکە کۆمەلگا فەقیری تیان نەبێت. بۆیە تەسەور کە ئەمڕۆ خەڵکانێک کە زەکاتی ماڵەکەیان نادەن هۆکاری ئەوەیە ڕازی نین بۆ بەشەی خوا پێی داون چونکە پیان وایە بەشەکە کەمە، ئەوەی پیان وایە ئەو بەشە کەمە کە خوا پێی داون ئەبێ زیادیکەن. بۆیە ئێمە لە ئیسلامدا و فەرمودەی جەنابەت باست کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئێوە تەماشای خوار و خۆتان بکەن، تەماشای سەر و خۆتان مەکەن بۆ ژیانی دنیا. ئێمە شتێک بە هەڵە حاڵی بوون، خەڵکی ئێمە بەداخەوە بە هەڵە حاڵی بوون. لە ئیسلامدا بۆ عیبادەت و بەندایەتی و قیامەت ئینسان بەردەوام بێ هەوڵدات سەیری سەر و خۆی بکات. یعنی ئینسان لە نوێژدا
سەیری ئەوە نەکە کە دراوسەکەی ناچێت نوێژی جەماعەت بکات بڵێ جاوە من دراوسەکەم ناچێت بۆ نوێژی جەماعەت بەس نەبێ من ئەچم ئەوە فڵان کەس نوێژ ناکە بەس نەبێ من هەرێکم ڕازیە بەوە نە ئەمە هەڵەیە بۆ قیامەت ئینسانە بێ بەردەوام سەیری سەر و خۆی کات سەیری سەحابە پیا و چاکان بکات ینی ئاف خوشکێکە مەسەلەن بۆ نمونە لەچکی کردووە بەڵام جلەکەی تەواو ناشەریە کاتێک کە پێڵی جلەکەت ناشەریە هەڵی خەڵکی پانتۆڵە کاتە پێ بەس نەبێ من ئەماکەم خۆی ناشو بێنێ بە خوشکێکی وەکو جەنابتان کە جلەکەی شەرعیە تەسەورکەن خۆیە شوبێنێ بە کەسێک کە جلەکەی ناشەرعێ تەماشای خواری خۆیەکە بۆی ئێمە بۆ مەسەلە عیبادەتی و بەندایەتیەکان ئەبێت تەماشای سەر و خۆمان بکەین بۆ هەموو کردەوەیەکی چاکە بۆ کردەوەی چاکە بەڵام بۆ دنیا تەماشای خوار و خۆمان بکەین ئێمە بەعکسەوە ئەمڕۆ بەعکسەوە حاڵی بوون بەداخەوە یعنی خەڵکێک بۆ عیبادەت تەماشای خوار و خۆیەکە بۆ دنیا تەماشای سەر و خۆیەکە کە ئینسان وابوو بەردەوام ئینسانێکە مەهمومە یعنی زۆرێک لە کێشەکانی ئایلەی کە ئەمڕۆ ڕۆدا بڕۆن تەلاق تەماشاکەن تەلاق لە محکەمەکانە کاتێک تەماشایەکەی لە هەندێک لە شوێنان لە سەتا 50 بەروسەری هۆکاری تەلاق مادەیە ئەم مادە هۆکاری نەبوونی قەناعەتە یعنی هۆکاری نەبوونی قەناعەتە مەسەلەن من خەڵکە ناسم لەبەر ئەوەی کاتی خۆی مۆبایلی ئایفۆنی 4 پێ بووە مێردەکەی بۆی نەگۆڕێەوە بە ئایفۆن 5 تەلاقی وەرگردوتەوە من خۆمی ناسم جگەلەوە ینی ئەمە نەبوونی قەناعەتە بۆی کە خوا پێداوە جگەلەوە لەوە گرنگتر مامۆستا هەر ئەگەر بیبەستینەوە بەلایەنە شتەکانی تریشەوە مەسەلە زۆربەی خیانەت یعنی خیانەتی زەوجی و هاوسەرەتی لەوە دروستەوێ مەسەلە ژنەیە قەناعەتی بە پیاوەکەی نییە مەسەلە سێرەکە پیاوێکی جوانتر و شۆخۆشەنگتر و قۆستر ئەبیێ لێرە قەناعەتی بە بەشەکەی خۆی نییە بۆیە ڕێگە ئەگرێتە بەرەو ئەو حرامەی کە مەسەلە خوا پێی ناخۆشە لە هەمان کاتا بە پێچەوانەوە مەسەلە پیاوێکە سەیرەکەی بە قەناعەتی بە خێزانەکەی خۆی نییە هەمیشە وەکو جەنابەت باست کرد چاوی تێر نابێ مەسەلە لەوە بۆ یەکێکی تر و لەوە بۆ یەکێکی تر ئەمە کە ئینسان چاوتێر نەبوو کە هەروەکو چۆنەڵێ ئەگەر پێم فەرمووی دووشی وتانێمە ئەڵێ داوای سێکە هیچ شتێک چاو سکتان تێر ناکە ئیلا مەگەر خواک و قۆڵ نەبێ یعنی هەمیشە ئەم کەسە بەردەوام لەوایە کە ئینکە مەسەل لە مناڵە جاری وا هەیە سەیرەکەی کوڕی هەیە سەیرەکەی قەناعەتی بە کوڕەکە نییە ئەڵێ بە مەسەلە کچیشی هەبێ مەسەلە بەخیلی و حەسوودی و هەر شتێکە یان بە پێچوانەوە کچی هەیە مەسەلە هینەکە بە کوڕەکان یعنی لە دنیادا هەر شتێک کە سەیرەکەی مرۆڤەکان پیان مەسەلە لای خۆی و پێی کەم بێ حەزەکە مەسەلە هەوڵ بدا بۆ شتێکی لە مەسەلەوەی کە لە خۆی لەسەروتر مەسەلە خوای پەروەردگار پێیاوە گرنگی قەناعەت لە ڕۆژگاری ئەمڕۆدا بۆ پەروەردەی مناڵیش ئەگەر سیرکەی مناڵانی ئێستا لەبەرەوەی وەسائل زۆر بووە ینی هەر ئامرازەکانی مەشغوڵ کردن و تەرفیه لە ژیانە زۆر زیایی کردووە ئەمڕۆ دروستکردنی قەناعەت لە خێزانە و لە مناڵە بە دەرەجەیەکی کە پەروەردەکردنی لەسەر قەناعەت گرنگێکی زۆری پایکرێت چونکە ئەوەنە سەیری دەوروبەرەکات تەنانەت ینی وای لێ هاتووە ژیانی ئاسایی خێزانەکان بەشێکی بەوە تێکچووە پەروەردەی مناڵەکان بەشی بەوە تێکچووە کە هەمیشە چاوی لەوەی کێچیکەی هەیە ناوێری مناڵەکە بچێتە دەرەوە تێکەڵاوی کەسکە لە ترسیەوەی جۆری لە ژیانی خۆی ئەشوبهێنە بە ژیانی مەسەلە ڕەفیقەکەی ئەڵێ بێ مادەم ڕەفیقەکەم مەسەلە فڵان مەسەلە سارەی ئاخیر مۆدلوانە بێ منیش ئەوەم هەبێ تۆ پێی ناگەی کە پێشی نەگا ئەم ناخەی ئینسان مەسەلە هەڵپەی بۆ ئەوکە جاریوا بە ڕێگەی نامەشروع دەستیەکەوێت ئەمە مشکلەکە جاریوا ئینسانەکە بۆ خۆی تیاجە ماوەسایانی بەڕێ ینی من لە کتێبێکا خوێندومە تۆڵێ کات لە سینی قەدیم پاشای سین پیاوێکی مخەیەر کردووە و توێتی بڕەوە هەرچەنێ ڕێت کرد بە پێ من ئەوەندە مڵکتە دەمێ چەندە ڕێت کرد چەندە ڕۆشتیت ئەوەندە مڵکتە دەمێ ئەڵێ کاتێک کە ڕۆشتووە لە شوێنێکدا بڕێری داوە بگەڕێتەوە توێتی ئەمەندەم بەسە ویستوێتی بگەڕێتوتی ناوەڵامە کەمە وەنحاصر ڕۆشتووە ئەم ئینسانە کە ڕۆشتۆ خۆی نهاتوێتەوە خۆی فەوتانەوە بۆی ئینسانی جاری وایە تەماحی دنیا بێقەناعەتی دنیا وا لەو ئینسانەکە و ئینسانە خۆیە فەوتێنێ یعنی خۆیە فەوتێنە لە کەسابەت ئاخر خەڵکی وایە ئامادە نیە نیو سعات لەگەڵ مناڵەکانە دانیشی ئەو نە بێقەناعەتە بۆ دنیاش یعنی بەڕاستی شەو خەریکی بەدەستێنانی پاری دنیاە بە حرام بە حەڵال بە ڕۆژ خەریکە ئامادەنی لەگەڵ مناڵەکانی دەدەقە دانیشێ هەر باسی ژیانی خۆیان خۆشی ژیانی لەکی چوە ئەمە گرنگە ئەوە باسکەین گرنگە ئەوە باسکەین بەڕاستی ئەم کۆمەلگای ئێمە کە ئاوا تووشی بێقەناعەتی بووە باشە چی بکەین قەناعەت لای خەڵک دروستکەین قەناعەت صفەتێکی با بڵێن لە تاکە هەیە لەبێت دروست پەروەردگار لە ئینسانە دایناوە قەناعەت
هەر ئینسانێک تێیدا بێتتر خوا دای نابێ یان شتێکە بەدەست دێ بەڕاستی ئەوە زۆر گرنگە چونکە بەدەست دێ یعنی وەکو ئەوەی کە ئینسانێکی بەخشندە بێت ئەویش وەکو زانایانە فەرمونون بەدەست دێ ئینسانێکی منفیق بێت چی واکات ئینسان کە تاکێکی بە قەناعەت دەرچێمەوە ئەوە گرنگە ئێمە باسیکەین بەڕاستی حاڵەتێکەیە ینی من پێم وابێ ئەو مۆزوعی ئێمە چیوا بکەین کە قەناعەت لە لای تاکەکان دروست بێ شتێکێک کە زۆر گرنگە یعنی ئینسان مەسەلە فرەکاری مرۆڤەکان جاری وا هەیە هەمیشە هەڵپیانە سەیرەکەی نانەوایە لە تەنیشتەوە مەسەلە ئیشێکی تریش دانێ مەسەلە تاجیرێکە تجارەتی مەسەلە معلباتەکە لە لاشەوە تجارەتی کەمالێتەکە لەو لاشەوە ئەوە ئەکا یعنی وای لێ دێ وەکو هەر قسە جوانی مامۆستا کە باسی کردی یعنی ملی خۆی تیاچێنێ یعنی کە تۆ کاتت نمێنێتەوە بۆ ماڵ بۆ خزم بۆ کەسوکار بۆ هین هەر ڕاکە کاتێکە زانی ئەو تەمەنی کە خوا پێی بەخشی لە ڕاکە کۆتایی پێدەزانان باس لەوە ئەکەن ئەڵەن یەکێ لەو شتانێکی ئینسان باڵێن قەناعەتی پێ بدەزێنێ بوونی ئیمانێکی دامەزرا بەخوای پەروەردگار وەزانینی بوونی ڕۆژی دوایی یعنی تۆ بزانی هەر چیەکەت هەبێ لەم دنیا لە ئەخرە شوێنەکە ناو گڵ و مردنە ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە باز لەوەکەن ئینسان بەدەست تێنانی قەناعەت هەمیشە خەیاڵی لەوە بێت کە کۆتایی دنیا لەکوێ یعنی هەر دنیا نیە هەر ئەم بەدەستێنانە نییە هەر ئەم ژیانە لە شاخێ نیە قەدەم هەر ڕاژنە یعنی ڕاژنێنە جاری وایە کۆمەڵگەی ئێمە ڕانەهێنراوە لەوەی کە اختصاصی کۆمەڵێکی اختصاصی بێ مەسەلەی ئێستا تۆ سەیرێکی کۆمەلگایەکی ئەوروپیکە ئەبینی سیرەکەی شتەکانیان هەمووی اختصاسە کەسێکە بەس شارەزایی لە بوارێکە هەیە یعنی ئەم بوارێ خۆیان تەواو هەموو خۆی بەرەو پێشە باوای لێ کۆمەڵگاکەش بەرەو پێش بەس تەنەوەع لە اختصاسە مەسەلە سیرەکەی مامۆستایەکە بۆ نمونە مامۆستایەکە سیرەکەی اختصاسەکەی بڵێن بۆ نمونە کەسێکە پزیشکێکی عامە سیرەکەی قسە لەسەر مەسەلەی اقتصادەکە یعنی یا مەسەلە کەسێک ئەم گۆڕانکاریە یا ئەم جیاوازی لە فرەکاریە واولێکە مەسەلە کۆمەلگا ڕێک و تەواو نابێ ئیش نامێنێتەوە بۆ خەڵکانێکە اختصاسی خۆیان بێ یعنی تۆ هەموو ناکرێ تۆ مەسەلە وەکو بینی یعنی من بینیمە لە بازرگانی وا مەسەلە بۆ نمونە هاتووە ئیشی لەسەرەوە کردو چۆن ئێمە وا بکەین لە پێشە بۆ نمونە بەنزیخانەیەکی هەیە بەهەرزان تا ئیفلاس بە بەرامبەرەکەمانەکەین بەنزیخانەکانی تر بکەین بۆی ئێمە شتێکی کاکە خۆ بەس تەنها تۆ ماڵ و مناڵت نییە خۆ خەڵکە تۆ مناڵت هەبێ و خەڵک بەچکە پشی لەو حیوانات بەخێو بکە ئەو خەڵکەش مافی خۆیەتی مەسەلە لاهینە کەواتە ڕێگەی نامەشروعگرتنە بەر بەوەی کە ئینسان هەمیشە ببێتە کەسێکی دەوڵەمەند کەسێکی بووە ڕێگە نامەشروعەکان و منافەسە ناشەرعیەکان بەڕاستی ئەوە ڕێگە پێدراو نییە لەلایەنخوا بۆیە ئێمە هەر کاتە دوورکەوتینەوە لەم حاڵەتانە من پێم وابێ اکتسابمان کردووە چکە دوو شتە قەناعەت یان هەروەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەموو مرۆڤێک لەسەر فیترەت هینی کرد ئەو فیترەتە پاکە ئیتر لە هەموو شتێک ئەگرێتەوە لە ڕازگۆییە لە قەناعەتە لە دڵی پاکە لە سەغاوەتە لە هەر کارێکە لە بەخشینە لە هەر کارێکە خوای پەروەردگار ئەم مرۆڤە ئەسڵی خۆی لەسەر فیترە دروستکە بەڵام دەوروبەرەکەی وای لێکەن کە بیکەنە جیاوازتر لەوە کەواتە ڕاهاتنە ئەگەر تو ئەم مناڵە خۆی بە پاکی هاتووە قەناعەتی بەشتەکەیە بەس تو وای لێکەی ئەڵێ بەسەر چاو مەسەلە فلانە کوڕی پورت ئەوەی هەیە منش ئەوەت بۆکەمە هەر خۆت وای لێەکەی مەسەلە مناڵەکەت بێ قەناعەت بێ هەر خۆت وای لێەکەی مناڵەکەت هەمیشە چاوی لە ماڵی ڕەفیقەکانی و هینەکان تو ژیانی خۆی بەڵام دایک و باوک ئەتوانێت ئەم مناڵە لەسەر مەسەلە ئەو گرانیانە ئەو زبریانەی ژیان ڕابێنێ کە مرۆڤ نابێ هەر لە خۆشییا بێ بەڵکۆ بێ زبری ژیانیش پێشێ مەسەلە تۆ دەوروبەرەیان مناڵەکانت یاخۆت یاد ئەو دەوروبەرەی کاتە لەسەر زۆر خۆڕاگری کەمکردنەوەی شتەکان خوا پەروەردگار وەکو چۆنە فەرمێ کولوا وەشربوا ولا تسرفوا خوا پەروەردگار داوامان لێکا بخۆین و بخۆینەوە بەڵام نەک ئیسراف بکەین لە حەدی خۆی یعنی ئەوەی نەمان بێ ئین بکەین بەڵێ ئەبێ وەکو باسمان کرد حاڵەتێکی کەش لە بۆ دەستخستنی ئەمە هەستکەین کە ژیانی دنیا بەشێکی تاقیکردنەوەیە یعنی ئەم ناڕەحەتیانەش بە تاقیکردنەوەیەک بزانین و لێ بزانین ئەجرمان دەستەکەی پاداش یعنی بەشێ لەوەی کە ئینسان قەناعەتی تیا دروستە بێت ئەوەیە کە بزانێت فەقیری تاقیکردنەوەی خوای پەروەردگارە پێی تاقیکراوەتەوە و پاداشتی لەسەر وەرەگرێت لە دەستدانی مناڵ نەبوونی مناڵ نەبوونی ئەو شتانی کە لە دنیای هەن ئەمانە هەمووی تاقیکردنەوەن ئەم سیرکردنی دنیا بە تاقیکردنەوەیە بزانێت کە پاداشت و ئەجر و ئەوە لە قیامەتە ئەدرێتەوە مەرزنی هەرچی خۆشیەکانە لە دنیا بەدەست بێ بەشێکی کێ لە بەدەستهێنانی با بڵێن قەناعەت
چەند خاڵێکی تریشەیە بەڕاستی گرنگە ئێمە باسیکەین لە بۆ بەدەستهێنانی قەناعەت یعنی ئینسان ئەوەی کە گوێمان لێگرێ چۆن هەوڵدا خۆی بکاتە کەسێک کە قەناعەتی بۆ بەشی خۆی پەروەردگارە بێ خاڵێک لەو خاڵانە کە گرنگە ئینسان یەقینی هەبێت کە خۆی پەروەردگار ڕەزاق ئەمە زۆر گرنگە یعنی ئینسان ئەگەر باوەڕ و یەقینی تەواوی هەبێ بۆی کە خۆی پەروەردگار ڕەزاقە و خۆی پەروەردگار خۆی ڕزقی ئینسانەکانەدا و خۆی فەرموویەتی وەفی السەمائی ریزقکم لە ئاسمان نووسراوە بڕیاری لەسەر دراوە إن الله هو الرزاق ذو القوة المتين خواي پروردگار فرمي وهروها فرمويتي خواي پروردگار ما من دابة في الأرض إلا على الله رزقه يعني لا حد شي بس الأرز دار إلا خواي پروردگار رزقه ده وبيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم أفرميت رزق إنسان دواي إنسانك أكيوك شوان أجل دواي أكيوت كواتا أجر إنسان يعني بزانه رزقك دواي أكيوت ك لەکۆڵی نابێت و تا ئەیخوام جامرێ وەکو ئەجالەکەی دوایەکەوێت ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئینسان بڕوای یەقینی بەوا هەبێت کە خوای پەروەردگار ڕەزاقە ئەمە خاڵێکە وا لە ئینسانەکە ئینسان قەناعەتی لا دروست بێ بەڕاستی خاڵێکی ترکە گرنگە ئینسان بیزانی ئەویش ئەوەیە کە جەنابتان باستان کرد ئەم دنیاە شوێنی مانەوەی هەتاهتایی نییە یعنی ئینسان قەناعەتی وا بە ڕۆژێ دێ ماڵ و سەرەوتە جێڵێت ڕۆژێ دێ ئەم لاشەی ئەم ئینسانە جێ ئێڵێ وازی لێرێ ڕۆژێک دێ ئینسانێکی ڕەش بێست و ئینسانێکی سپی بێست کاخرێنە قبرەوەکو یەکوان ێسقانەکانیان دوای چەند مانگێ بەڕاستی بۆی ئەگەر ئینسان زانی کە دنیا تیاچێت ئەم دنیای کۆتایی پێدێ و پێغەمبەری خواه صلی الله عليه وسلم حەزەری پێداین فەرمووی من لە فەقیری ناترسم لێیەوە ما أخشى عليكم الفقر من لە فەقیری ناترسم لەوە ئەترسم منافەسە بکەن لە بەدەستێنانی دنیا و حرامدا وکو چۆن لە پێش ئەوە منافەسەیان کرد و خۆتان تیابرن بۆیە زۆر گرنگە ئینسان ئاوها قەناعەتی وابێ و هەروەها خۆی ڕابێنێ ماڵ و منداڵی ڕابێنێ لەسەر ئیسراف نەکات ئیسراف نەکردن خۆڕاهێنان لەسەر حیاتێکی ئاسایی وا لە ماڵ و منداڵ شتەکە قەناعەتی دروست بێ طبعا ئیسرافکردن نەک لە خواردنا دروست نییە نەک لە خواردنەوەی دروست نییە لە خێرکردنیشا دروست نییە تەماشاکە بەڵێ لە ئینفاقە يعني خواي پەروەردگار لە قورئان دا باسی ئەواکە والذين أنفقوا ولم يسرفوا زیادە ڕەوی حتى تەنانەت لە خێرکردنیشا لە ئیسلامدا بەڕاستی ڕێگەی پێ نەدراوە بۆیە زۆر گرنگە ئینسان ئەوە بزانێ و خاڵێکی تر ئەوە بزانێت کە ئەم دنیا تاقیکردنەوەی دەوڵەمەنەکە لە تاقیکردنەوەی فەقیرەکەش لە تاقیکردنەوەی هەردووکە لە تاقیکردن بەڵام ئەم لە قۆناغی زانکۆیە مەسەلەن ئەو لە قۆناغی ابتیداییە هەردووکیان لە تاقیکردنەوەیان دنیا خوای پەروەردگاریش فەرموویەتی ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين تاكوت آياتك يعني هم تاقي كردنويا ترسان تاقي كردنويا نبوني تاقي كردنويا كسابت نكردن تاقي كردنويا زر كردن تاقي كردنويا ويمن لك وتايدا أوالم براستي أبي برايان وخشكاني براز هم ولايك هودن أو جيليك لبردس يعني بي إجينا لسر أو بي بجينا قناعة يعني بو بشابك عيانا يعني ژیانێکی وایان فێرکەن کە ڕازی بن بەکەم و شکرانەی زۆریش بکەن کە خوای پەروەردگار پێی بەخشیون بۆیە زۆر گرنگە قەناعەت دووبارە زیندوو بێتەوە لای تاکەکان ئێمە بۆ ئینسان ژیانێکی خۆش بگەڕێنێ بەسەر آخر قسە وەڵاهی من یەک شت هەیە ئەمێ لە کۆتایە ئاماژەی پێ بم ئەوەیە کە بەڕاستی نەبوونی قەناعەت احتراسگرتنە لەو قسمەتەی کە خوا بە مرۆڤەکانی بەخشەوە لەو دابەشکاری کە خوای پەروەردگار کەواتە هەر کاتێک مەسەلا هەر کەسێک احتراز بگرێ لەو قسمەتەی کە خوا پێ عەتا کردووە لەو شتێک كخوا في بخشيوا أو اعتراضي قلت ولا علم حكمتي خوا يعني خوا بنامان با أما شون كخوا بردقار لبون ولا نبونا حكمتي كيتيا هرو كشون مثلا في غمر خوا صلى الله عليه وسلم أفرمي عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم بل عفو خوا بردقار أفرمي ولا همان كاتا أفرمي وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون خوا بردقار خوي يعني أوي كخيرة ديت الرجات وأزاني خيرك جوري بلام خواي بردقار بشر ببيتشانك وطاقة وبيتشانك شو جاري واشته زور بيتخوشة بلام شر تيايا يعني تو بيتخوشة همو دنيا هي تو بيا بلام دنيا بلوا أو شرك تيايا بو خواي بردقار فرمي خواي بردقار زانا نحن قسمنا بينهم معيشة بله خواي بردقار زانا بوشتاني كبيتانا بخشة نك إيوه
کەواتە ئەمە شتێکە کە مرۆڤ پێویستەکە قەناعەت لە دڵیا دروستکە و ئەو هەستا ببێتە ماوەی ئەوەی کە بەختەوەری دنیا و قیامەتی پێ بەدەستبێن چونکە قەناعەت بەڕاستی یەکێکە لەو وەسائل و هۆکارانی کە ئەبێتە هۆی بەدەستهێنانی بەختەوەری هەم لە دنیادا هەم لە دوا ڕۆژدا. بە هەمان شێوە منیش حەزەکەم لە ئەخیرەوە بڵم هەبوونی قەناعەت خۆکوشتن کەمەکاتەوە، نەخۆشی دەرونی کەمەکاتەوە، کێشە و گرفتی خێزانەکان کەمەکاتەوە، بۆیە داوا لە خۆی پەروەردگارەکەین ئەو دوعای کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خۆیان ڕازیم کە بۆی پێت بەخشی و بۆ بەرەکەتم بۆ تێبخە کە دیارەوە دوعایەکی زۆر گرنگە هەمومان هەمیشە لە یادمان بێت کە قەناعەتمان هەبێ بۆی خۆی پەروەردگار پێی بەخشین و قەناعەتمان پێ ببەخشێ خۆی پەروەردگار و خێریشمان بۆ تێبکە و بەرەکەت و زیاترمان پێ ببەخشێ. بینەرانی بەڕێز لێرەدا کاتی بەرنامەکەمان تەواو بوو. خواتان لەگەڵ، سوپاس بۆ مانەوەتان لەگەڵمان.